بانیتان باش بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ ئەمڕۆ لەگەڵ دکتۆر وەزانم کە پسپۆری لە خۆشەکانی پێست و جوانکاریە باسی قژوەری نەکەین لە هەموو تەمەنەکانە و لە تەمەنەکە زۆر بڵاو هۆکارەکان چین و ئەو چارەسەرانەی کە ئێمە توانین لە ئێستا بەکاری بێنین چین. دکتۆر بەخێر بێیت، سپاس بۆ ئامادەبوونت. پێمان بڵێ قژوەرین کەی نەخۆشیە؟ هەرچەند تاڵێک و لە قژ بووەرێت ئەمە بە قژوەرین حسابە یاخود حاڵەتی قژوەرین یاخود ئەوەی کە بە نەخۆشی دامنرێت چۆنە؟ بڵێ سوپاس سەرەتا دیارە ئێمە هەموو ڕۆژێک کۆمەڵێک تاڵ لە سەرمان ئەوەرێ ئەگەر باسێکی ئەوکەین مۆکان چۆنین و چەند قۆناغێکیان هەیە. قۆناغێکی گەشەمان هەیە کە بەگشتی لە 90 بۆ 95 مۆکان لە قۆناغی گەشەیان. لەم قۆناغا مۆکان بە قووەتن جوان بە بێخی سەرەکەەوە وەستاون. ئەم هەنگاوە پێ ئەوترێن قۆناغی پێوترێ ئەناجین کەوا زۆر بکات مۆکانی ئەمە لەم شکڵیان. بەڵام قۆناغێکمان هەیە کە قۆناغێکی فیزیۆلۆژیە واتە بەشێکە لە مۆکان ئەرۆکو چۆن کۆمەڵە خەڵک لەدایکە بن و کۆمەڵە خەڵک ئەمرن. قۆناغی کاتاجینە یان جا بە دوایە تیلۆجینە، ئەوەیەکەوە مۆکان سوڕی خۆیان تاواکەن لە ژیانە وردە و دەچنە ئەو سوڕۆ کە بەرەو فۆتان و نەمانەچن. ئەمان ڕێژێکی لە 100 تقریبن 3 بۆ 5 لە قژەکانی ئێمە. ئەگەر ئەم سوڕانە تێبگەین تێگەین کە هەموو ڕۆژێک بە وەرینی نزیکی 50 تاسە لە هەنێک کەس تا 150 بەپی چڕێتی مۆکانیان ئەگەر قژیان بوەرێ بکەوێتە خوارەوە ئەوە ئاساییە، چونکە بەشێکە لە سوڕەکانی و قۆناغەکانی موو خۆی، بەڵام لەمە زیاتر ئەوە بە قژوەرین حساب ئەکرێت. کەواتە لە چەند تاڵ و ئەتوانین بڵین قژوەرینە؟ ناتوانین بە تایبەت بزەبت بڵین تاڵ، چونکە خۆتان نەزانن قژەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەپی حەجمی سەر بەپی چڕێتی مۆکان بەپی فاکتۆرە جینەکان، بەڵام ئەتوانین بڵین لە بینی 50 تاڵ هەتاوەکو 150 لە ڕۆژێکە بکەوێتە خوارەوە. ئەمە فیزیۆلۆجیە پێویست بە قەلەقی ناکا، بەڵام دوای ئەوە یان کەسێک لە ماوەیەکی زۆر کەما ئەبینێ ئەوەرێ ئەمانە بڕە ئەمانە بێ چارەسەری بۆ دۆزرێتەوە. زۆر باشەمە بە بینەرانی خۆشەویست بڵم ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات پرسیارەکانتان توان بنووسن و ئێمە ڕاستەوە خۆ وەڵامەکانتان بۆ وەرەگرین. دکتۆر پێم بڵێ گەر قژوەرین چەندێک بخایەنێ بە گرفت دانرێواتە بۆ ماوەی هەفتەیەک بێ 2 هەفتە مانگێک یاخود چۆن؟ دووبارە بەکات دیاری ناکرێ. پێیوەستە بۆی کە بڵێ کات بەشێکە لە پرۆسەکە، بەڵام دیسان پەیوەستە بۆی کەوا ئەم کەسە هەموو کەسێک ئەزانێ ڕۆژانە چەندێک مووی خۆی ئەوەرێ، ینی خۆ ڕاستە بە ژماردن نییە، بەڵام تۆ ڕۆژانە سەری خۆتت کردووە هەستێکی مەسەلەن ئەم ڕۆژێک چەند تاڵێک بە بەرگە سەرینەکەتەوەیە کاتێکەوە خۆتە شوی کۆمەڵک تاڵەکەوێتە خوارێ ئەمانی خۆت لەبەر چاوە. بەڵام لەمە زیاتر کە ئەبێت بەتابەتی کەسێکە ئەڵێ دەستەکە مناو قژمە و فعلن واکە بەوەکۆڵە بەچنگێتە دەرەیانەنێ خانم کە سەردانمانەکەن قژەکەی لەگەڵ خۆیان هێناوە. ئەمە خۆشی ئەزانێت و ئاڵەوەکو کۆمۆنسنسیش ئەزانی کە ئەم قژوەرینەت ئاسایی نییە. وەرەکو شتێکەوە مەسەلەن لە پڕەکە هەستێکی زەعیف یان لە پڕەکە هەستێکی قەڵەوی تو خۆت هەستی پێکی قژوەرینەکانیش ئاواییە کەسەکە ئەزانێت ئەم قژوەرینە ئەمە بەشێک نییە لە پرۆسەورینەکەی خۆی بەلایەوە غەریبە وەیە داوای چارەسەرەکات. حاڵەتێکتر هەیە کە بێگومانەوە پرسیاری بینەرانەوە ئێستا نووسیویانە ئەڵێ قژم تەنکە. بڵێ ئایا قشتەنکی حاڵەتێکە و قژوەرین شتێکترە یاخود هەموو قژوەرینە بێتەوەی قشتەنکی و شتێکی هەمان بابەت؟ دەتوانم بڵم بەشێکە لە پرۆسی قژوەرین، چونکە قشتەنکی چییە؟ خۆی بێ تۆ بزانی قژ خۆی لە چی پێگاتووە. ئەگەر هەمووتان دیقەتان ناوە ینی کە قژێک تاڵەموویەک بنەکەی شتێکی سپی پێوەک و بنە پیازێک وایە بە چۆن تەڕ پیاز بنێکی سپی پێوەیە، ئەمە لە ناو کیفێکە کە لە ناو بێخی سەرە. ئەمە ئەو شوێنەیەکەوە خواردن دروست دەکات، خواردن وەرەگرێ و خانەکان دروست دەکاتەوە وردە وردە تاڵەموویەکی لە دروستە بێت کە تاڵەمۆکان لەسەر شکلی وەکو قەدی درەخت دوان چۆن درەخت کۆمەڵە ئەڵقە ئەڵقەن مۆکانی ئێمە ژوان چەند ئەڵلقەکان زۆرتر بن خواردنەکە باشتر بێ گەشەکە باشتر بێ مۆکان ئەستورترە بن تاوان هەڵبەت مەبەستم لە شوێنی تایبەت ئەوکو لە قژا بەزانێ مو لە هەنێ شوێنان خۆی زەعیفە وەکو بۆ نمونە لەسەر ڕوومەت و ئەوانە بۆ نمونە باسی قژ ئەکەین ئێمە ئەو چەند ئەو مووە قەدەکانی زیاتر ئەبێ ئەستورتر ئەبێ لە برۆ موویکی تەندروسترە. بەڵام کاتێککە بە هەج هۆکاری بێت کە تۆ ئەگەر حەزەکی دوچینە سەرباسی هۆکارەکانی وەرین کاتێکەوە ئەم سەرچاوانە کەمە بێتەوە سەرچاوە خواردنەکان بۆ قەدی مووەکە کەمە بێتەوە ئەمانیش وردە و دە بچووک ئەبنەوە بچووکە بن و مووەکە لاوازە ئاواهی با هەر لەسەر خواردن پرسیارێک بکەین. خواردن تا چەندێک پەیوەندی بە قژوەرینەوە هەیەواتە ڕێک و پێچی لە خواردن یاخودەوانی کە ڕێجمێکی بە خۆتەکەن بێتەوەی قژوەرین؟ خۆی ئەگەر پرسیارەکە لەسەر ئەو بێ تۆ فاکتەرەکانی وەرین چییە؟ من لە ناو یەکێک لە فاکتەرەکانی وەرینە باسی خواردن ئەەکەین. خۆی حاڵەتێکی عامترمان هەیە کە ناوی تیلۆجین ئیفلوڤیەمان. تیلۆجین ئیفلوڤیەم ئەوەیەکەوە هەنێک کەسمان هەیە هەچ کاتێک زەختێکی نەفسی یانە ئەوە تا
حاڵەتێکی دەرونی قورزیانەوە تا لە وەستانی خواردن بۆ لەش یان بۆ مووەکان هەبنەوەی وەرینی مۆکان مەسەلەن تۆ هەموو ڕۆژێک ڕاهاتووی کە ئەوەنە خواردن ئەخۆی ئەوەنە کالۆری ئەچێتە ناو لەشتەوە بەڵام لە پڕەکان ڕێجیمێکی قورس ئەکەیت یانەوە تا بە هەج هۆکارە بێ تووشی کەم خۆراکی ئەبیت ئەو کاتە ئەو خواردنە پێویستە ناچێت بۆ بنی مۆکان کە دیانە خواردنەکان بە بەسمان لە هەر لە ئۆکسجین و هەر لە ڤیتامینەکان و هەر لە پرۆتینەکان ومانە کە پێویستن بۆ گەشەی مویەکی تەندروست ئەمانە ناچێت هەڵبت هەر شوێنێکی لەشی ئێمەکەەوە خۆراکی پێویستی بۆ نەچێ وردە پوکانەوە و پشوبوونەوە و لە دەستچوون و لە ناوچوونی تووشە بێ بۆیە قژوەرین باشە بەڵام پرسیارێشتر هەر لەسەر ئەو بابەتی قژوەرین و خواردنە هاتووە ئەڵێ چی بخۆم بۆی تاڵەکانی قژم بەهێز بێ ئەمە یەک دووەمینیش ئەمە پرسیاری زۆرینەی خەڵکەوێ سەر دووبارە کراوەتەوە لە دوای کۆرۆنا ئەوترێکە هەندێک کەس دەستیان کرۆ بە قژوەرینێک کە نایەتەوە تایمی ئاسایی خۆی ئەمە تا چەند ڕاست قسەکەی تۆ تاوە بەڵام ئێمە قژوەرینەکان جۆریمانە بوو جۆرێکمان هەیە کە پێوتێ سەڵ الوراثی ئەوەیەکەوە بۆ ماوەی دەورەی بینێتیایە کەمانە ڕاستەخۆ پەیوەستن بە هۆرمۆنی ئەندرۆژینەوە هۆرمۆنی ئەندرۆژین کاتێکەوە بەرکەوتی ئەبێت لەگەڵ بنی مووەکانە زەعیفبوون دروست ئەکات بە تایبەتی لە دوای تەمەنی 25 ساڵەوە ئەگەر قژوەرینەکەی ئێمە لەم جۆرە بێت تۆزێک زەحمەتە بە خواردنێک چاک ببێتەوە یعنی خواردنێکمان نییە بیخۆین چونکە ئەمە هۆکارەکە ئەوە نییە کە تۆ خواردنە باش نییە یان مەسەلەن تەخزیەکەت هەمە جۆر نییە ئەمان ڕەنگە سوودی لێ نەبینێ بۆیە بۆ ئێمە گرنگە بزانین جۆری قژوەرینەکە کامێ ئێمە زۆر جار خۆمان هەر بە چاو ئەزانین هەنێ جاریش بەهۆی هەندێک تێستەوە تەبعاً ئەزانین یان بە فاکتەر بە پرسیارکردن وەکو وەرگرتنی هیستری کەسەکە ئارێکی ترە دوایە مامە خاڵە خوشکێ دایکە مەسەلەن کەسەکانی ترت چێنێکیان واهین ئەگەر ئەم جۆرەیان بێ ئەمان بە خواردن چاک نابێت بەڵام ئەمی تریان بێ کە بەهۆی بەڵێ باسمان کرد بۆی ڕێژیمەوە بێ بۆی خواردنێکی باش بەڵێ تەبعاً جۆرەکانی میوەکان ئەو پرۆتینانی کە پێیانوتێ ئیسێنشەڵ ئەمینۆ ئەسیدەکان کە تشە ئەمینیەکانن زۆر بەسوودن هەرچەنە هەنێک لەبانە ئێستا لە شکلی سەپلیمنت و حەبوو ڤیتامینە تا دروست کراونەتەوە بۆ ئەو کەسانی کە کێشەکەیان لەم بوارەیە کاتێک ئەم جۆرە حەبانە ئەخۆن هەڵە قژمان زۆر جوانە بێ ئەو بابەتی کۆرۆناکەش کە باسێ کرد دیسان و ئەچێتەوە سەر ئەو جۆرەوەرینی کە پێشتر باسم کرد کەوتمان پێوتێت تیلۆجین ئیفلوڤیەم خۆی هەشت زەختێک ینی هەر حاڵەتێکی نەخۆشی کتوپڕ کە بەسەرمانایەت کە چیتر لە توانای ئێمە نیە واتە شتێکی ئاسایی نییە بۆ ئێمە وەکو نەخۆشی گرانەتا بێ کۆرۆنا بێت یان خوێنبەربوونێکی زۆر بێ نەخۆشیێکی خوددەی سریع بێ یان ڕێژیمێکی قورس بێ لە ئیمتیحان دەرنەچوونێکا بێ تۆمایەکی دەرونیە ئەمانە هەمی ئەبێتەوەی کەوا قژ بووە بەڵێ کۆرۆنا بەشێ بوو لە پرۆسێ زۆربەی ئەوانەی کۆرۆنا گرن دوو مانگ دوای کۆرۆناکەیان ئەڵەن قژمان وەریوە خۆشبەختانە بە چارەسەر باشە بن و ئەمانە ئەگەڕێنەوە جێ خۆی بەڵام کێشەکەمان لەو جۆرانە کە پێوتێ بۆ ماوی سەڵ الوراثی ئەمانن کە ناگەڕێتەوە لە ئەخیرەکە بە زەرع کۆتایی باشە خاتونێ پرسیارەکە لە من مانگە کە قژوەرینەکەم دەستی پێکردەوە و زۆربەی پشکنینەکانم کرۆ نۆرمەڵ بوو بێگومان نازانین زۆربەی چیە و تێستێکە بە تایبەت ئەڵێ لە حاڵەتێکا کە پشکنینەکان نۆرمەڵ بن ومێد هەیە بۆ چارەسەر بە شامپۆیەک بە شتێک زۆربەی کات بۆ خانمان ئەگەر بە تایبەتی تەمەنی تاعن گرنگە مەسەلەن ئەگەر تەمەنەکانی سەر و سیەوە بێت با پشکنینەکانی شێ بێ باسمان کرد کەوا کێشی بۆ ماوەیەکەمانەیە ئێمە بێ ئەوی بۆ گلاکەینەوە کە ئێمە باسمان کرد کێشە ناڕحەتێکی ئێمە بۆ ماوەیەکەیە کە لە ڕاستە لە ئافرەتانە ئەوە نیە لە پیاوانەوە یەکەم پێشی سەر هەمیە ڕوتێتەوە بەس لە ئافرەتانە وانە لە ئافرەتانە هەستێک هەست بە زەعیفبوونێکی عامی قژەکە ئەکەن ئەو باسی ئەوشی کردو کە هینەکانی کردووە فەحسەکانی کردو بەڵام زۆرێک لە خانمان یەک تۆش زیاتر ئیسیجابی بنی مۆکان بۆ هۆرمۆنی ئەندرۆژین کە بە هۆرمۆنێکی زۆر کەم هەیە لە خانمانە بەڵام ئەگەر ئیسیجابەکە زۆر ببێ بەڵێ قژوەرین زیادێ زۆر جار هەر و شامپوانێکەوە بۆ پیاوانی ژەنووسێ کە مادەی مینۆکسیدیڵ یانتیایە ئەمانە دژە هۆرمۆنی نێرینن بەڵام هەتاوەکو دڵنیانە بم ناتوانم بڵێم ئەوە ینی ئەتوانێت بچێتە سەرونەوە شامپوانە بەڵام زۆربەی کات ئێمە ئەوانیان بۆ نووسین نەوەکە ینی بە پرسیارکردن لە کەس و کاری و بڵێن باسمان کرد باوانی و ئەوان ئەگەر زانیمان زیاتر بۆ ماوەیەکێ زیاتر جۆری چارەسەرەکان بۆ ئاراستەیە بێ کە بۆ چارەسەری سەڵ الوراثیە بێ بەڵێ دوو کەس هەمان پرسیاریان کردووەڵێ قژوەرین پەیوەندی بە ئازاری پێستی سەرەوە هەیە چکاڵە قژمانەوەرێ و پێستی سەریشمان ئازاری نەخێر دوو حاڵەتی جیاوازە و ئازاری بێخی سەر لە ڕاستیە کێشەیەکی زۆر تۆزێک ئاڵۆزە چونکە تا ئەم دقەیە نەسەلمێنراوە بزەبت ئەو کێشەیەکی زۆر خانمان زۆر کەس پیاویش سەردانەکە ئەڵێ هەستەکەم ئازارێکی لە بێخی سەرما دارە کۆمەڵێک هەستەوەر هەیە بەڵام ئەمانە کەمتر پەیوەندیان بە بنی مۆکەوە هەیە جاری واژێ هیچ نەخۆشیێک لە پێستەکەی بێخی سەرانیە نە ئەکزیمایەک نە سەدەفێک نەوەرینێک زۆر جار دیراساتەکان لەسەری جیاوازن هەنێکیان ئەڵێن هۆکارەکە بریتیە لە بەرکەوتن لەگەڵ مادەیەکی کیمیاییەکە لە ناو شامپۆکان تا هەیە یان مەسەلەن کاریگەری کەڵەکە بووی خۆرە لەسەر بێخی سەرەکان هەنێکە زیاد بە حەقیقی ئەڵێ دەست ئێم لە بێخی سەرەکەم ئازاریە هەنێکیان تەنها
تێکچوونێکی ناڕێکی دەرونیە کە کەسەکە هەستی پێەکە کە چارەسەرەکانیش بەڕاستی تۆزێک ئاڵۆزن بۆ حاڵەکە لە بۆ جیاوازن لە قژوەرینەکە. زۆر باشە دکتۆر بابینە سەرەوەی کە ڕێژە بێتەوەی قژوەری نەخێر قڕژ نەخۆشیێکی ترە قڕژ بریتە لەوەیکەوە ئێمە خانەکانی بێخی سەرمان هەیە کە پێوتێ سکاڵپ خانی تایبەتی خۆیان هەیە کە خانەکانیان کیراتینۆسایتن کیراتینۆسایت جیاوازن لە خانی مو ئەمان کۆمەڵە خانن کەوان تێکەچن ئەمانش کۆمەڵێک ڕۆژانە پرۆسەیەکی هەموو کۆمەڵی خانە دروست دەبێت کۆمەڵێکی تر ئەکەوێتە خوارێ ئەو کەسانی کە فاکتەرێکی جیناتی ئەگزیمان هەیە لە عیلەکەیانە کە پێوتێت سێبۆریک دەرمەتایتس ئەمانە ئەم خانانە خێراتر ئەکەون خێراتر دروست ئەبن کەڵەکە ئەبن واتە خانەیەکی پێستی ئێمە بە گشتی بۆ نمونە 6 ڕۆژی پێچێت تا دروست ئەبێ بەڵام ئەگەر هاتوو لەم کەسانی کە هەڵگری ئەم نوع ئەجینن خانەکانە لە ماوەی 30 ڕۆژا دروست دەبێت لە بەرەو هەر خانە خێرا دروست ئەبێ و کەڵەکە ئەبێ لە بەشی سەرەوە لەسەر شکڵی کرەش دیارە هەڵبەت فاکتەری کە ڕوو ئەوانە ژێ لە بەخی سەرا لەبەرەوە ئەو بەهیژە پەیوەندی بە وەرینەوە نیە مەگەن لەو حاڵەتانە نەبێت کە هەنێ جۆر کڕێشمانەیە لە ڕاستیات کە هۆکارەکە کە ڕووە ئەو کاتە بڵە کەڕۆکە کار لەسەر بێخی پێستەکە لەگەڵ مۆکە شعکات بۆ ئیلا ئەوانی تر نەخێت پێوەستنی لانی دەرونی کاریگەری هەیە لەسەر قژوەرین کڕێشەکان لانی دەرونی کاریگەری لەسەر قژوەرین هەیە بە دڵنیاییەوە سترێس و هەموو جۆرەکانی هەڵچوونی دەرونی تەنانەت دەمە کەسانی کە قژیانەوەرە و یەکێک لەو عیلاجانی کە من لە کاسی ینی بەپی ئەوەی کە چەند عیلاجی شامپۆ دەرمانی بە نووسم پێی ئەڵم دەرونت ئارامکە چونکە ئەگەر بخوێنی تۆ لەسەری بە سترێس تاعاان سبێت کۆرتیزۆڵەکان ئەگۆڕێ دەستپێی هۆرمۆنەکان هەمی ئەگۆڕێ لە مرۆڤ ئەو ئەفزەلێتی کە لەش هەیەی مەسەلەن بۆ هەموو ئەندامەکان ئەگۆڕێت دیارە تۆ خۆ دەزانی کاتێک ئێستا کە سترێس بە زیاتر هەست بە دڵیانی دڵت ئەکی زیاتر لەش پابند دەبێت بۆیکەوە خوێن بەرێ و خۆراکی سەرکی برێ بۆ ئەندامە سەرکیەکان کە دڵە و جگەرەوە ئەو نوعشتانە وەکوڵێ بنی و زیاتر فەرامۆژەکرێت لەو کاتێ چکە تۆ لە کاتێکی سترێسای پێویستە بە خوێنێکی زۆرتر بۆ شوێنانی کە زەڕورن لەبەرۆ و فەرامۆشەکرێ سەرکی خواردنی پێویستی پێ ناڕوە بۆیە ئەوەرێ پاشان هەر خودی ئەو سایکۆلۆژیە دەرونی کەوا تۆ هەر خیاڵە لایەوە قشتەوەرێ و هەرموو ڕۆژە سێرەکەی تووکێ قژەکەم چاکە بێ ئەمەش دووبارە زۆ کێشێکی گەورەیە چونکە ئێمە سوڕێکمانە کە پێێتە ویشە سایکل تۆکەوتە نایە و جایتلی نای تۆ دەرێت تۆ خیاڵە لای ئەوەی و ڕۆژانە سێرەکەی تۆ دیسانەوە دەرونت تێکەچێتەوە خوێنکردمەچێتەوە بۆ بەخی سەر و دیسانەوە قمو ئەوەرێتەوە بڕوە ئارامبوونی دەروم زۆر گرنگە لە چارەسەری مووە. من بە بۆنەوەی کامێنە زۆر بێ پرسیاری بینەران بکەم لە بەرەوە ڕەنگە زۆر سیستماتیک نەبێ بەداوا لە بۆنەوە چێ لە پرسیارەکانی تر باسیێوا کاڵێ من پیان وتم بەس چارەسەرت پلازمایە بۆ ئەوەی کە قژوەرینەکەت کەم کە ئەڵێ بەدەر لە پلازما چارەسەریشتر هەیە یاخود ئەمە پێویستی بە ببینین و هەڵسەنگاندن هەیە هەڵبەت کە وایان پێوتۆ دیارە ئەو هەنگاوانی پێشووی هەمی تێپەڕانەوە کە بۆیان کردووە بڵێ لە ئازار چارەسەرە وەکو ئەڵێ سپرا و دەرمان و شامپۆکان هەیە هەنێ حەبی دژە هۆرمۆنی نەریمانمانێ نەزەمک بەڕێزە پیاوەیان مەسەلەن خانمە ئەوە لەلایەک بەڵام کە خۆی فکری پلازماکە چییە چارەسەرەکان لە ئێستاە بەرەو ئەوە چنکەوا ئیژە سەر قەدەخانە بکرێت کاکی زۆراوات قەدەخانەکان کۆمەڵی خانی تایبەتن کە لە بنی مۆکانان دیارە بنی مۆکان ئەو ئەندامە تایبەتن کە تا ئەم دقی ئەتوانن خۆیان دروست بکەنەوە چونکە ڕاستە قەدەخانە لە زۆر شوێنی ترا هەیە بەڵام مەسەلەن لە دەمارە هەتا بریناری دروست نیا دروست نابێتەوە لە پێست هەتا برینارێک دروست نەبێت ئەوان دروست نابنەوە بەڵام لە بنی مۆکانە خۆیان بەبێ هیچ شتێک دروست ئەبنەوە بۆی توێژینەوە زۆرە لەسەر کە ئەم قەدەخانانەی بنی مۆکان هان بیرێن بۆی خانە دروستکاتەوە قەدەخانەکان هەر بۆ زانیاریت کۆمەڵی خانن کە ئەتوانن خۆیان بگۆڕن بۆ هەر جۆرە ئەوکو بە کوردەکە لەوەکو جۆکەروان کۆمەڵی خانن وەکو جۆکەروان تو ئەگەر بتوانانی تەحفیزیانکەی ئەتوانن خانی و دروست بکەنەوە ئێستا توێژینەوەکان لەسەرەوە چۆن ئەم قەدەخانانی کە لەناو بنی مۆکانە هەن تەجێیان بکەین بۆی کەوا خانی و دروست بکەنەوە بۆ ئەوەی کەوا وەرین هەر بوەستێنین یان مو دروست بکەینەوە دیارە ئەمانە ئەو چەند ساڵەکە پلازمای خوێن هەیە پلازمای خوێن لەسەر ئەو قەدەخانانە ئیشەکە کە ستێم سێڵن وانە بەڵام شارەسەری تریژێ ئێستا مەسەلەن ئامێرێکی تریژەیە کە FDA وەرگرتووە ناوی ڕیجێنەرایە ئەمە ئامێرێش هەر فکرەکەی ئەوەیە کەوا شوێنێکی لەش کە بە تایبەتی لە بەشی دواوی سەرە کۆمەڵێک خانە وەرەگیرێت کە دیسانەوە ئەو شوێنێک کە چڕە بە قەدەخانە لە ئامریکی تایبەتیە جارێکی تر کۆمەڵێک تحلیلاتی بەسەر ئەکرێت بە وەکو دەرزی ئەکرێتەوە بێخی سەرەکە و دیراساتی تازەش هەیە لە بزانکۆی کالیفۆرنیا ریڤەرساید کە لەسەر پرۆتینێکی شەکەن کە ناوی TGF بیتایە ئەم TGF بیتایە دیسانەوە لە ئەو باسی ئەو پرۆتینە ئەکات کە خەریکە ئەدۆزرێتەوە کە کوێیە ئەو پرۆتینێکەوە تەحکوم بەم قەدەخانانەوەکە ئەگەر ئێمە بتوانین ئەم پرۆسێ بدۆزرێتەوە لە داهاتوە ڕەنگە دە ساڵێکی تر وەرین هەر بەتەواوەتی چارەسەر بکرێ و سەڵع نەمێنێ زۆر باشە کەواتە پرسیارشترەوەی هۆکاری درێژ نەبوونەوەی قش بۆ ماوەیەکی زۆر چیە
درێژ نەبوونی قژ زیاتر پێویستە بە ناتەندروستی لایفستایلی کەسەکە، ناتەندروستی خۆراکەکانی ئیخوا. ناتەندروستی لایفستایل چیە؟ تۆ کەسێک هەموو ڕۆژێک لەبەر خۆراوێ تشی خۆر کە سەروەنەوشەی تیا عزێتی بنی مۆکانەیە. ئەو کەسانی کەوا مەسەلەن زۆر مجەفیفە بەکارێنن دیارە ئاوی ناو مو بەشێکی گرنگە لە مۆکە بەس تۆ وشتی ئەەکەیت و یان هەر خۆت لە بە شوێنێکی گەرما دانیشتی ئەمە عزیێتە خوا لەبەرەوە ئەمە ناپرژێنن سەرکە ئەم وە تەندروست گەشە بکە. نەبوونی خۆراکە پێویستەکان دیارە هەنێک کەسمان هەیە واسمانکە خۆیان ڕێجیمەکەن یانە کەسمان هەیە خواردنەکانیان فرەچەشن نییە جۆرە سەوزۆمیوەکانیان ناخۆن ئەو پرۆتین و ڤیتامینانە ناچێتە بنیمۆکەوە کە پێویستیان پێ دیارە دروستبوونی و وەکو خانوویەک وایە کە تو پێویستە بە هەموو کەرەستەکانە لە چیمەنتۆ و لە ئاو و لە خۆڵ و لە چە و لە هەموو ئەمانە ئەگەر ئەمانە هەمیان وجودیان نەبێ مۆکە فۆڵتی ئەبێ واتە خەلەلی تێ بۆیە هەنێک جار نەسیحەتی ئەمانە ئەەکەم کەوا هەنێک لە سەپلیمنتەکان بەکاربێنن بە تایبەتی ئەو سەپلیمنتانی کەوا سستینی تایە کە جۆرێکە لە ئەمینۆ ئەسیدە نەن ئیسێنشەڵەکانیان پێڵن ئەوانی کە تۆ زەبایکمیستری زانن ئەچێتە پێگاتی مۆکان و زیاتر مۆکانیان بۆ بەقوتەکە زۆرێکی لە شامپۆکان خۆشببختانە ئەو ئیشەکەن ئەتوانن بەکاری بێنن. زۆر باشە کەواتەیەکی لە پرسیارەکانەوە چ ڤیتامینێک ڕاستە خۆ پەیوەندی بە پتەوبوون و درێژبوون و بە باشی هێشتنەوەی قژەوە هەیە. بە تەنها ڤیتامینە ئاسن زۆر بەشێکی گرنگە بۆیە ئێمەلەوەی کێک لەو پشکینانی کە بۆ کەسەکانێکین ڕێژەی ئاسنە زینک زۆر گرنگە لە ناو ڤیتامینەکانە ڤیتامین دی توێژینواتی زۆری لەسرە کە ئەگەر ڤیتامین دیمان لە ئاستێکی تەندروستدا بێ لە ئاستی ئۆپتیمەڵا بێ قژێکی تەندروستمان هەیە و هەروەها کۆمەڵێک شتی تر کە پێیانتە تریز ئەلمنتس ئەوە مەسەلەن سیلینیەم و مەگنیسیۆمە ئەمانش گرنگن لە ڕێژەی ستاندەرا بن بۆی کەوا قژێکی تەندروستمان هەبێت. زۆر باشە. چی ماوەکە بەلاتەوە گرنگ بێ بە خەڵکی بڵێ لەسەر بابەتی قژوەرین لەسەر پشت جوانەخستنی لەسەر چۆنێتی چارەسەرەکان؟ ئەوە گرنگە ئەگەر هاتوو سەرەتا بۆی قژنەوەرێ خواردنت باش بێ جۆری ژیانت باش بێ قژە زۆر بەتونی مەبەستە زیاتر وەکو کەسە خانمانی کە زۆر بەتونی بەستن چونکە خۆتان نەزانم بنیم و ینی بەڕاستی ئەندامێکی زەئیفە تحملی ئەو ناکات و هەموو ڕۆژێک بەتونی بەستوتە ینی زیاتر لە ڕێستی نابێ وەکو بڵێن تەسبیحەیە بێ تۆزێ بینی تۆ پێشە بووی زەخر لەسەر بنیمەکان نەبێ بەتابەتی و کەسانی کە قژیان زۆر درێژ بۆتەوە دیارە ئەم قژەکەوە هاتوۆتە خواری و بەستراوە بۆ خۆی ئەمە هۆکارێکی زەختی فیزیایی لەسەر بنیمۆکان ئەمە یەکەم شت کەمترین لەبەر خۆرابی کەمترین مجەفیفە بەکاربێنی زیاتر لەسەر پێوەست بی بۆی کەوا بە ئاسایی قژەکەت وشک ببێتەوە پاشان ئەگەر فعلەن هەستەکی بە قژوەرین زوو سەردانکە نەگەوەیکەوە تەواو تێپەڕیوە نقصی هەر شتێکت هەیە زوو با چارەسەر بکرێت ئەو کەسانی کە دەرمانیکان هەیە بۆ نەخۆشیێکی تر گرنگە ڕاژی پزیشک بکەن مەسەلەن هەنێک لە دەرمانە دەرونیەکان لەگەڵ دەرمانەکانی بۆ نمونە فشاری خوێن بۆ خۆیان ئەمان قژوەرین دروستەکەن نەخۆشیەکانی تر زوو بچۆ بەدەمیەوە نەخۆشیێکی غودەت هەیە ناڕێکی غودەکانت هەیە کەم ئاسنی و کەم خوێنی دێ ئەمانە بێ بچی بەدەمیەوە پاشان خۆراکی تەندروست زۆر گرنگە و کەمکردنەوەی سترێس لە ژیانمانە هەڵبەت نەگەر بۆ قژ ینی ساکە سپۆرێکی دڵ بۆرەکانی خۆنیش بێنە هەوڵ سترێسەوە بەڵامی تو خۆ دەزانین سترێس بووە بە بەشێک لە ژیانی ئێمەش بەس ینی تۆ بتوانە کۆنتترۆلی بکە قەدر باشە کۆتا پرسیارم زۆربەی جار مناڵی چەند مانگمان بۆ هێنن لە خوار ساڵۆڵێن قژیتن کە لە چ تەمەنێکایتر بە مناڵە توانین بڵین ئەم قژەهی خۆیەتی تەنکە یاپڕە کێشێکی ترمان هەیە کە پێوتێ هەر شافت ئەبنۆماڵەتیست ئەمە هەنێک نەخۆشی جیناتیمان هەیە کەوا کێشە لە ئەسلی مووەکایە کۆمەڵی نەخۆشی تایبەتمان هەیە ئەمانە تۆزێ ئاسان نین ئەکسەر تۆ بتوانی بەڵێ ئەوەستیت هەتاوەکو ح ساڵیش ئەوەستیت سری ئەبێت یەکێک لەو تاڵانە وەربگیرێ هیمووی ئەوم کەسە وەربگیری ئەو مناڵە وەربگیرێ لەژێ میکرۆسکۆبان سێرەکرێت دیارە تاڵێکی مووی ئێمە هەر ڕێک ئاوان ڕێکە زۆر جوان قەدێکی ئەستوری هەیە بەڵام هەنێ نەخۆشیمان هەیە کە پێیانتێ نەخۆشیەکانی قەدی مووەکە مەسەن خەڵکمان هەیە هەنێک مناڵ نەخۆشیمانەیە کە تاڵەکان ئاواهین یەک لە دوای یەک وەکو داری حەیزەران وان پێیانتێ بامبۆ هێرس ئەوێکمان هەیە هەر تاڵەکان هەمی تێکشکاویان تیارۆکو چۆن کۆمەڵە جونگی هەبێت تێکشکابێ ئەمانە کۆمەڵە نەخۆشی جیناتین هەروکو چۆن چاوکزی و ئەمانەمان هەیە ئەبێ دیاری بکرێ ئایا هەڵگری ئەم نەخۆشیە یان ئەو نەخۆشی هەیە ئەگەر ئەمانی نەبێت باسمان کرد هەنێک کەسی ژەیە خۆیان بە ویراسیوان بەڵام زووبی کار نەسەحەتیانەکەم هەتاوەکو ح ساڵیش بووەستن لەسەری ئەگەر ئەو بوو اینجا پێویستەکە ئەو نوع چارەسەرانە وەربگرێت کەوا بۆ بەقۆت بوونی قژە کەواتە لە چەند ساڵ یەکەمی تەمەنا پێویست ناکا بە مناڵێک بوو تێ قژی تەنکە دیارە خۆتان نەزانن هەر جۆر مناڵ هەیە لە 2-3 ساڵی وڵا هەر قژی پێوەنیە یعنی دوایش کەسێکی ئەوەنە قژن دەرەچێ هەر کەس ئەل لەو زەلامە ناچێکە لە ڕستێکی مناڵی خۆی بینێتەوە زۆر باشە دکتۆر وەزان سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بینەرانی خۆشەویستیش پێمایە زۆرینەی پرسیارەکانمان وەڵام داوە ئومێدی تەندروستی باش بۆ هەموو لایەکەی